ژمارەیەک لە بینەی قوتابخانە لە سنووری ئیدارەی گەرمیاندا بەهۆی کۆنی و دەرز بردنیانەوە پێویستیان بە نۆژەنکردنەوەیە و هەندێک لەوانەش چۆڵ کراون. ئەوانە دەرزی بردووە، هەمووی دەرزی بردووە، تەنانەت زەوەکەش ڕۆشتۆتە دەرەوە. قوتابخانەی زەماوەندگەی بنەڕەتی لە کەلار بەشێک لە دیوارەکانی درزی گەورەیان بردووە و مامۆستاکانیشی دەڵێن لە کاتی وانەوتنەوەدا دڵیان لای ئەوەیە کە نەڕوخێ، هەر بۆیە چەند پۆلێکی چۆڵ کراون. بۆ نۆژەنکردنەوەی بیناکە و کەمکردنەوەی مەترسی لەسەر ژیانی قوتابی و خوێندکارەکانیان داوای هاوکاری لە لایەنە پەیوەندیدارەکان و ڕێکخراوە خێرخوازیەکان دەکەن. هۆی ڕاستی بێت ئەمە ماوەی 3 ساڵ ئەمە کێشەی ئەم بینامانە هەیە. ساڵانی ڕابردوو ئەوەی ڕاستی بێ ئەم درزانە کەمتر بوو، وەزەوەکەیشی کەمتر نیشت بوو، بەڵام ئێستا ساڵ لە دوای ساڵ هەتا بێ مەترسەکانی زیاتر ڕوو لە خراپبوو نەکات، ڕوو لە زیادبوو نەکات و ترسی ئەوەی هەیە ڕاستی بڕوخێوکەوەی کە خۆتان بینیتان بیناکە زیاتر هاتوۆتە دەرەوە، درزەکانی زیاتر گەورەتر بووە. وێ داوا لە خێرخوازانەکەین، داوان لە لایەنی بەرپرسیار ئەەکەین، هەرچەند جاری پێشوو چەندین جار بە نووسرا ئاگادارمان کردنەوە کە کێشەیەکی وامان هەیە، بەشکم هاوکاریمان کەن و یارمەتیمان بدەن. لە ماوەی ڕابردوودا ژمارەیەک لە بینای قوتابخانە لە سنووری پەروەردەی گەرمیان نۆژەن کراونەتەوە. بەڕێوەبەری پەروەردەی گەرمیان ئاماژە بۆ دەکات کە پارەی پێویستیان لە بەردەستە بۆ نۆژەنکردنەوەی ئەو قوتابخانانەی کە بیناکانیان پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە. سرەڕای ئەم قەیرانە دارایە بودجەی پێویست لەلایەن وەزارەتی پەروەردەوە تەرخان کراوە بۆ نۆژەنکردنەوەی قوتابخانەکان و لە سنووری هەرسێ پەروەردەکەمان، پەروەردەی کەلار، پەروەردەی کفری، پەروەردەی خانەقین، لەو حاڵەتانەمان هەیە، واتە ژمارەیە قوتابخانە و خوێندنگەمان هەیە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە. خۆشبەختانە بڕی پارەی پێویستیش تەرخان کراوە بە وەجباتێ هەر لە کەناڵەکانی بەڕێزتان و کەناڵەکانی تر پێشتر ڕامگەیان کە 200 ملیۆن تەرخان کراوە. کۆمەڵی قوتابخانەی چاکمان پێ نۆژەنکردنەوە دوایەوە 9 ملیۆن تەرخان کراوە. ئێستەیش لە حاڵی حاضر 40 ملیۆن لە بەردەستایە بۆ نۆژەنکردنەوەی ئەو قوتابخانەوە. ئەوەی دیارە جەنابتان مەبەستانە قوتابخانەی زەماوەندگە کە 4 پۆلی پێویستی بە نۆژەنکردنەوەیە لەگەڵ 4 قوتابخانەی تر لە بەرنامەی نۆژەنکردنەوەیە و ئێمە دەرخستەی پێویستمان بۆ کردووە و ناردومەنە بۆ وەزارەتی پەروەردە بە وەرگرتنی ڕەزامەنی. بێجگە لەوانە پەروەردەی گەرمیان پێویستی بە دروستکردنی ژمارەیەک بینای قوتابخانەی ترە، چونکە ژماری قوتابخانەکان کەمترە بە بەراورد بە ژماری ئەو قوتابیانەی کە بۆ هەر قوتابخانەیەک دیاریکراون. بەهۆی قەیرانی داراییشەوە چەند ساڵێکە بینای نوێن لەم سنوورەدا دروست نەکراوە، بێجگە لەوانەی کە لەلایەن خەڵک و گروپا خێرخوازیەکانەوە دروست کراون. بۆ نمونە لە سنووری بەڕێوەبەرەتی پەروەردەی خانەقیندا 2 قوتابخانە دروست کراون. گەرمیان حەمەیپور NRT کەلار.